الشام أعطي مثل وفي مثل نبي قناعات. أنا وسعد على الوعد في فلاشات، يعطي مثل نبي قناعات. مرة غني مرة فقير مرة صبي مرة مدير مرة غني مرة فقير مرة صبي أنا المدير. أنا وسعد على الوعد في فلاشات، يعطي مثل نبي قناعات. أنا وسعد على الوعد في فلاشات، يعطي مثل نبي قناعات. مرة غني مرة فقير مرة صبي مرة مدير مرة غني فيري بور مرة صبي مدير يا سعد. أنا وسعد على الوعد في فلاشات. بكرة الوعد بعده وبعد وأحلى مصفات. وإحنا بعد على الوعد في فلاشات، يعطي مثل مع التحيات. مدام كورونا كام لە کۆتاییدا توانیم لەگەڵت دەربچم بێ ئەوەی مناڵەکان لێمان تێک بدەن. نەدوێت ئەمڕۆ لەکوێ داوەتم دەکەی؟ ئەمڕۆ سورپرایزێکم بۆ دامادە کردووە. خوا بەڕاست من چەند مەریەمەمە بێگومان ئەمڕۆ دڵخۆشت دەکەم. کەم تەرخەمیت نەکردووە ئەی باشترین خاوەندڵ. خوا بتپارێزی. ئەلۆ سڵاو بەڕاست کوڕە بێدەنگ بە کەمە ماوە دێمە لاتان قەی ناکە وای دانێ بابەتەکە تەواو بووە گورگە چۆن داوای لێ دەکەی ماڵم بۆ بکڕێ ئەگەر تۆ نەتوانی بۆمی بکڕی پیاوی ئاخر زەمان ئەگەر ئێوە ناتوانن هاوسەرگیری بکەن بۆچی دەیکەن باشترە بەناز لە ماڵی باوکمان بی چی پیاوانی ئاخر زەمان خۆش قسە دەکەی مۆنیکا بەلوچی باوکت خەریک بوو شێت پێ لە دەستت کاتمە داوات والله لێت بێزار بوو اینجا هەر ڕۆژە و بە قسەیشی نوێ بۆم دەردەسی نەدا تۆ ئەو ماوەیە زۆر خراپت بەسەر هاتووە من لەکوێ بێنم نەدا 15,000 بۆ کاتژمێرێ ئەمە قسەی منە ئەو کاتژمێرە بۆ منە و دەبێ بۆمی بکڕی شتێکت پێ بڵێم لەگەڵ یەکێ لە هاوڕێکانت قسە بکە و لێ وەربگرە وە پارەکەی بە قسە بۆ تۆ شێتی چێ هەیە لە بڕۆژە پارە بە خەڵک بدات تۆ چی دەڵێ لەگەڵ سعد قسە بکەی بەخوا بیرۆکەیە جگە لە سەعدە ورس کەسی تر نییە بەخوا دەزانم دڵم ناشێنێ داوای چی لێ بکەم ناڵێنا منی خۆش دەوێت قوربانی بم با پەیوەندی پێوە بکەم دێ ئێستا پەیوەندی بکە دەمەوێت بەیانی کاتژمێرەکەم لەلابێ تۆ ڕێید من ڕازێت دەکەم و من ڕزامەندی تۆم دەوێت ئەرێ مەریەم کشێدەی تۆ ڕانە هاتووی لێم تۆڕەبی مەریەم بەخوا ئەوەی ڕوویدا بە زۆر بوو بە زۆر بوو بۆچی تۆ نەزانی داوای لێبوردن بکەی من دەرچوونم لێ تێک بچێ لە ژیانم دەرچوونێکم لەگەڵ تۆ نەبووە بۆچی وام لێ دەکەی بۆچی چی بکەم ئەوانە پشتیان بە من بەستووە یعنی چی بکەم یارمەتیان نەدەم هاوڕێ من ئەی نابێ هاوڕێی چی سەعەد تۆ ئاگەر لە خۆتە چیەکەی ئەوانە دەستت دەبڕن بەو بابەتی ورچە هەرکە وشەی ورجێت تۆ یەکسەر دەبیتە پاڵەوان بێدەنگ بنورج تەواو تۆڕە مەبە کسێ تۆ خەمن نەبێ بەخوا بە دەرسوونێکی تر تۆڵەت بۆ دەکەمەوە چی دەڵێ خوا بەڕاز دەترسم ورج لێمان تێکدا بێدەنگ بە های گورێک خێرە هیلال چێشەی تۆ چیە کوڕم بەخوا نازانم چیت پێ بڵێم براکەم سعد شەرمت لێ دەکەم یعنی پێت بڵێم بێدەنگ با ورێت ئاو سەرەکەم خەنکاندومی بابەتی بۆ دروست کردوم لە ماڵەوە ئۆف بۆچی هەر بۆیش پەیوەندی پێدوە کرد ئەوتم تۆ نەبی کەس ناتوانێت ڕزگارم بکات بەسەر چاو تۆ فەرمانم پێ بکە قەی ناکە تۆ باسیشنان و قسەیان دەزانی داوای کرد کە کاتژمێرێکی بۆ بکڕم وتی ئەگەر نەیکڕی ئەوە ماڵەکەت بۆ بەجێ دێڵم و تۆش دەزانی کە براکەت چۆنە وتم جگە لە ساعەتی کەس نییە کە ڕزگارم بکات لەو کێشەیە ئای لە دەستەوە دەیەوێت تۆ ماڵەکەش جێبهێڵێت بەهۆی کاتژمێرێکەوە بەڵێ باشە ئەوە بە چەندە بە 15,000 ئوف 15,000 تاو ئیتر لەبیری بکە برام ناتەوێت یارمەتیم دەی لێ بگەڕێ تەواو چارەی دەکەین ئەگەر نا هاوسەرەکەت جێت دەهێڵێت ئافەرین بۆ تۆ بەخوا ورچی تەواوی نەدا نەدۆی لەکوێ ژیانەکەم
نەدووی وەرە چیە وەرە گرانبەهام وەرە قوربانی دڵت بم کاتژمێرەکەت بۆ کڕی جوانترین کاتژمێری دنیا بۆ جوانترین نەدا قوربانت بم گیانەکەم ئێستا دەبێت لە دەستی بکەم و بچمە لای مەریەم تاوەکو دەردی پێ بکەم نانەکەی کچێ بچیتە لای مەریەم بە قوربانت بم چونکە من پارەم لە سەعد وەرگرتووە بۆ ئەوەی پێ بکڕم بەخوا بەڵێنت پێ ناتم ئەو ڕەنگە چۆنە؟ ئەو ڕەنگە جوانە بەڵام دەڵێم ینی ئەوەی ژێرەوە جوانترە ئەوڵێ سەوز؟ نا سەوزێکی نابێت بلو جوانە بلو ینی چی؟ شین نا با سرد بێ من زردم لا باشە یانی زرد باش دواتر تۆ کەلوپەلی هۆڵەکە دەگۆڕی یان هەموو ماڵەکە تۆ کامانت دەبێت ئەوە تۆ چیتە سەعەد خۆت دەزانی من لە ڕەمەزان ئەمەوێ هەموو دیکۆری ماڵەکە بگۆڕم ئەمەوێ کەشێکی تایبەتت بۆ یەکسە تەواو خەمن نەبێ سبەی بەیانی دەچین ئەوەی تۆ دەتەوێ هەڵی بژێرە بەدڵی خۆت کامتر خەمید نەکردووە دڵاکە ئەرێ بەڕاست ئەی پێی نەوتی چەندی تێدەچێت بۆ چاکردنەوەکە ینی نەیوت بەخۆ لە نێوان خۆمان بێ وتی 250,000 بەس ڕاستت دەوێت زۆرە بێگومان خوا سەلامەتت بکە بۆ ئەوەندە تۆ کوشک دروست دەکەی کۆرە برە بناسازێکی تر بدۆزەرەوە ئەگەر کەسێک دەناسی پێم بڵێ ماترسە ئەو کاری خۆمە کاری منە من بیناسازیش ترت بۆ دەدۆزمەوە ئەو کارت بۆ تەواو دەکەم هیچ خەم مەخۆ بیریشی لێ مەکەرەوە تا خوا سەرکەوتوت بکە بە تەنیا جێت نەهێشتم زۆر بەڕێزی ئێستا سەیری دەکەم موبایلم هەمووی برجەکانە تۆ باوەڕت پێیەتی گەورەترین درۆزن بەم کاتە کێ پەیوەندی دەکات؟ هیلالە چی ئەوێت؟ بێدەنگ بێدەنگ سڵاو هیلال نا بێزارکردن نییە فەرەزی هاوڕێمان دەڵێیت بێدەنگ بە هەیوەرێت بەیانی زوو من لە چێلگە لاتان دەبم قسەمەکە ئەڵێم وەرێج ئەوە کێ بەیانی زوو ئەتەوێ بچی بۆلایەن؟ ئەی تۆ بیرت چوو بەیانیە چین کەلوپەلی ناو ماڵەکڕین ها؟ چیانەکەم بیرم نەچووە بەخوا بەڵام دەچم بابەتی فەرست تەواو دەکەم و دەگەڕێمەوە بەیەکەوە دەڕۆین ئەڵێم نەبم بەو نەدێم لەگەڵت هەر خۆی من هیچم لە تۆ ناوێ باوەرت سوودی هەبێ بۆت مردین لەگەڵ وەرێج مەریەم خێراکەم کوڕینە حسام کارێکی زۆر باشم دەوێت پێت نەڵێمەوە ئیتر زوو ئیشی خۆت دەکەی بەبێ دواکەوتن تەوا حسام بە سەرە و چاوانم هیلال گیان لە کاتی خۆی ڕادەست دەکەمەوە یاڵە دەیارێک پەلە بکە ئیش خۆی بکە دەی سڵاوتان لێبێ هەلا یاخۆ بەخێر بێ سڵاو چۆنن باشن بەخوا کەم تەرخەم نەبووی چی دەڵێ بۆ کارە خەمت نەبێ ئامادەین وە مش دەبێ بیناسازەکە پارەکەی دابەزاندا چەند 200,000 زۆر باشە مشتێکت بۆ دەنووسم بۆچی دویست کە دوای تاوا بووی پێم بڵێ حساباتەکە تکایە فەرست و ڕەمەکە حساب لە نێوان ئێمەدا نییە ناشتی وا نابێ هیلال دایرە و بەس تەواو بۆ کرێکارت هێنا و حسابیشم لەگەڵ ناکەی نا فەرجیان فەرست و ڕەمەکەت کات لێ دەکەم ئێرە هی هەمووانە دێنە لات و قاوە دەخۆینەوە قسە دەکەن قسەی وامەکە ئای بە قسەی وامەکە باشە ڕازیم بەڵام ها نیوە بە نیوە چی بکەم بەخوا ئەگەر پێداگیری باس بخوا سەلامەت بکە ئەوەی وتت خوا پاداش بداتەوە بەڵێ دایدە پەلە بکەن دای خێرا دەستا خۆش خوا لەگەڵ دەی با بڕێن عەلاوی با بڕێن قاوێک بخۆینەوە دانیشین بێزار بین باکەمێک بچین پشوو بدەین ڕۆیشتنی چی؟ کارم زۆرە داوایە کردو ئەمڕۆ هەمووی تەواو بکەم کاکە دەڕۆین و کاریش تەواو دەبێت چۆن تێنەگەیشتم بەتەخەوە ئەوەی کارەکە تەواو دەکات بوونی هەیە سیر کە عەبدولحەمید تکایە کارم زۆرە لێم گەڕێ با تەوایەم بکەم گیانەکەم وەرێت ئەو کارەکە تەواو دەکات لای منە ئەو دۆسیانە دەیبێنە هەر ئەوەیە دای بەڵێ ئافرین بۆت فەرموو سەلام عەلەیکوم عەلەیکوم السەلام یاخوا بەخێر بێن چۆنن باشین سڵاو گیانەکەم بەڕە سەعد بەڵێ تۆ یان ورت بێدەنگ بە بۆریت فەرمان بکە ئەیسا دەناسی ئەوەی بەشێرچی دەیناسم هاوڕێمانە کاچی خۆم ئەم ڕۆژم مارە دەکات ئینشاڵڵا ئەشانیەتی یانی پیرۆزی بێ یاخوا پیرۆزی بێت و من و عەلیش بۆ شایەتیدان دەبێ بڕۆین جوانە خوا ڕووتان سپی بکات ئێمە تووشی ناڕاحەتی بووین وتمان دێنە لات بەڵام ئاگاداری کات نەبووین و نەماتوانی کاروباری خەڵک تەواو بکەین ئای هەر ئەوەندا
داوای هیچتان نەکردووە دەی دۆسیەکان بهێنن ناڕۆمەوەتانی وەی شەو بیهێنن کار لە پێشەموو شتێکەوەیە وتم جگە لە ورچ کەس ئێمە ڕزگار ناکات ئافەرم بۆی بخوا دەیخوات لەگەڵ دەیخوان لەگەڵ خوان لەگەڵ دەی سڵاویشی پێ گەیشت ئینشاءڵڵا خوا لەگەڵ یعیسا تۆ ژنت هێنا گورە ڕازی بوو ئێستا باورت ڕازی بکات ئێستا چی بکەین ئێستا دەچین قاوەی دەخۆینەوە دڵیشمان خۆش دەبێت ئەرێ بەخوا من زۆر برسیە لە کۆتاییدا باخچەکەتان تەواو ئەرێ بەخوا باوەڕمان نەکرد بەڵام دەبێت تۆ ئەوەدا دوای تەوابوونی بێن و سەردانی مام بکەن ئای چۆن بێگومان دێین دەڵێم ئەگەر هیلال هاوسەری نەدانە بووایە ئەو باخچە هەرگیز تەواو نەدەبوو هیلال بۆچی هیلال هاتە ناو بابەتەکەوە هیلال بە دوای بیناسازێکی باش دەگەڕا وە هێنای بۆ ئەوەی ئەو ماڵەی ناو باخچەکە چاک بکات و هەموو ڕۆژێک دەچووە سەر کرێکارەکان تاوەکو بزانێ کارەکان بەکوێ گەیشتووە ئەوەندەش نا و بە فەرەجی وتی بووکە دەبێت نیوەی پارەکە بدەیت هیلال؟ بەڵێ هیلال بێدەنگ بە ورت ئەی خوایە ئەوە چێ خۆمە قستۆتە ناویەوە بوو بە نیوەی شەو من هێشتا تەواو نەبوومە ئەی کەی بگەڕمەوە ماڵەوە سلام علیکم وعلیکم السلام ئەو پارەیە چییە؟ بۆ منە؟ نا ئەگەر ناتۆ بینە بم دەرەوە بۆ نامەوێ چێ نعمەت ڕەت دەکاتەوە بەڵام نەدوت ئەو پارەیەت لەکوێ بوو لە لای سەعەد تۆ چیتە بۆچی دەپرسی کچێ پارەت بۆ نەهات بڵێ سپاس بخوا دەبڕۆ خۆت جوان بکە بڕۆی حەست پێێتی سەرفی بکە و بیکڕە و تەواو بەدڵی خۆت خواتە من درێژت بکات خوا لە تۆ بێبەشم نەکە پارە خەڵک دەگۆڕێ ڕاستە هەفتەی ڕابرد و خۆت دیت ڕوت خۆش بووە نیە؟ ناوەڵا ڕوت خۆش نەبوو بسم الله الرحمن الرحيم سلام عليكم عليكم السلام تا ئێستا لە کار بوو ئەرێ بەخوا مەریەم گیان کچێ چی بکەم مەریەم ئاخ زۆر ماندووم ئەو خەڵکە کاریان هەبوو و هەموو کار و دۆسیەکانیشیان خستبووە لای منەوە چی بکەم حەز دەکەم لاشەم وێرانە و تەواو تێکشکاوم تێکشکاوم خوا تۆش باوەڕت پێیان کرد کاکە ئەوان درۆت لەگەڵ دەکەن دەی خەڵک بۆ یەکن کچێ هیچمان نەوت خەڵکی بۆ یەکن بەڵام نەک لەسەر تەندروستی تۆ باشە ماندووم دەمە بێ پشوێ بدەم تکا لێ دەکەم نا ئەرێ گوێت لە هیلال بوو ئەو هیلالە چێتی بە فەرەجی وتووە کە ئەو کرێکاری بۆ باخچەکە هێناوە و بۆ ئەوەی بیسەلمێنێ کە دڵسۆزیەتی نیوەی پارەکەشی داوە کچێکی دەڵێن بابیڵێن گرنگەوەیە کە من ئەوەی لەسەرمە کردم ئێستا دەتوانم ڕۆم بخەوم بچم بخەوم ها فەرموو ورچ سپاس ئەی ژنی ورچ گاڵتەش دەکە وای 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 عزیزم تۆ لەسەر 100,000 لەگەڵ سعد قسەت کرد ڕاستە یان نا؟ ڕاستە بەڵێ تەواو ئەوە 50 لە منەوە 50 تریش لە سعد وەربگرە باشە من چی توێ بڵێم ناتوانانی تۆ پارەکە بدەیت دواتر خۆتان مامەڵە بکەن هیلال گیان ناجانەکەم هەر خۆی من خێرم پێت کرد ئای باشتر نییە ئەوەی کە ئێوە هێناوە بە خۆی پارەکەتان پێ بدات ڕاستە بەڵام من کرێکارمێ دەبێ پارەیان پێ بدەم پارەکەی خۆت بشمێرە ئەگەر ناڵوێسیشی ترم دەبێ دەی باش لێ سلام علیکم عەلەیکومە سەلام کوڕم فەرموو سپاس دەکەم من بۆ هاتم بۆی نوێی پارەکەی تر وەرگرم کامە پارە؟ ئەو پارەی کە لەسەری ڕێکەوتینێ بۆ ماڵی ناو باخچەکە
ئەو خانوو بۆ ئەو کەسەیە کە لی دەبێت بڕۆ لەوی وەربرە نەگمان ئای ڕاستە من لەگەڵت ڕێککەوتم بەڵام نەک من پێتی بدەم ئای بەخوا من نازام دوێنێ هیلالم بینی و 50,000 پێدام و وتی بەشەکەتر لە تۆ وەرگرم. هیلال وتی کە بەشەکەی تری پارەکە لە من وەربگریت بەڵێ کورم تۆ ئێستا بڕۆ دواتر دەچم زانم بابەتەکە چییە و پەیوەندی پێوە دەکەمەوە بەڵام بۆ خاتری خوا دوانەکەوێت کریەکارم هەیە و دەمەوێت پارەکان پێ بدەم انشاءڵڵە انشاءڵڵە دەیخوات لەگەڵ انشاءڵڵە هیلال پەیوەندی پێوە چییە؟ ئەوە چییە هیلال؟ ئەو پیاوە هاتووتی 50,000 دەوێت چی بڵێم سعد شتێک هەیە بۆتی باس بکەم دەی زمان هەڵبڕا فەرەت ئەوەی کە کرێکارەکان لە باخچەکەی ئەو کاریان کردووە ویستی کان دێ دەستکاری دیوارەکانی ئەوێ بکە بۆیە پارەکە بووە 200,000 باڵێ ئێمە ڕازی نەبووی لەسەر 100,000 سعدجان پەرز لێ دەزانێت کاوەندە پارەی تێدەچێ و ئەوەی هەیە بوو پێیانیدا لە 100,000ەکە و منیش 50,000م لە ژیرفانی خۆم پێیاندا دواتر ئەو شەرمی لە تۆ دەکرد پێت بڵێ وتی بڕۆ لای سعدە ورچ و تاوەکو یارمەتیم بدا و پارەکەی پێتەوا بکەم باشە بەڵام هیلال من بەڵێنە بە خێزانەکەمدا بوو پارەکەشم بۆ کەلوپەلی ماڵداناوە تۆش ئاوا تووشی هەڵوێستم دەکەی بەخوا دەزانم ڕاست دەکەی بەڵام چی بکەم خوایە بەڵام دەزانی چییە؟ تەواو من وا دەکەم ئافەری ورچە گیان نا بەڵکو دڵیشی خۆش بوو وای دەزانی جلەکانی زۆر جوانە وای خوایە چەند ناشرین بوو ئەرێ نەتانوت ئەو کاتژمێرەم چۆنە؟ کابیبینە لە ڕاستیدا زۆر جوانە زۆر سپاس گیانەکەم بەڵام ڕەنگەکەی لەگەڵ پێستت نایەت بە پێچاوانەوە گیانەکەم زۆریش بەدڵم بوو وە نرخەکەی زۆر گرانە بە چەندە؟ 15,000 ڕیال بەخوا گیانەکەم پیاوەکەت زۆر نازت هەڵدەگرێت ناجیانەکەم نەک ئەوەندە بەڵکو بانگی کردم و 10,000یشی پێدام وتی بۆ خۆت بڕۆ بە دڵی خۆت جلی پێ بکڕە ماشەڵڵا مادام پیاوەکە دەوەندە پارەی هەیە بۆچی ئەو پارەیە ناگەڕێنێتەوە کە لە سعدی وەرگێت تۆ گاڵتەم پێ دەکەی؟ ناجیانەکەم بەڵام تۆ لەو کاتەوەی هاتووی بۆ ئێرە و دانیشتووی پۆزی پارەمان بەسەرەوە لێ دەدەیت ئاوا دەڵێ هیچت نەبینیوە نایخوا بێنن چیتانە ئێوە خوشکن گوێت لێبوو چیوت؟ مژدەت لێبێ گیانە پیاوەکەم زۆر منی خۆش دەوێت و ئەو کاتەی داوای کاتژمێرم کرد پارەی لە پیاوەکەت وەرگرت پارەی کاتژمێرەکە پارەی میردمە کسێ مەریەم دەی ناوی خوای لێ بێنە باڕێ بکەبین مەریەم گیان هیچ ڕێککەوتن لە نێوانمان نەما تۆ دانیشتوی پارە بە ڕاست و چەپ بڵاو دەکەیەوە بۆ هیلال و ژنەکەی دواتر ئەو نەداد و پشکا کاشمێری بە پارەی ئێمە کڕیوە و هاتووە پۆز بەسەر منالێدا و منیشی شتێکم نییە کەلوپەلی ناوماڵ ناتوانم بگۆڕم ئێدە تەواو گیانەکەم تەواو کەلوپەلی ماڵت بۆ دەگۆڕم بەڵام من چی بکەم نیازم باشە دەبێ یارمەتی خەڵک بدەم چی بکەم ناجیانەکەم تۆ کەسێکی نەخۆشی و پێویستت بە چارەسەرە هەر کەسێک بڵێ پارە ڕێک دەیدەیتی باشە چی بکەم هێشتا بڕۆ پارەکانت دابش بکە خۆزگا هەرچی پارەت هەیە نەدەما ئێدە تەواو بەڵام ئیتر بێ تااقەتت نەکەم تەواو مەریەم گیان تەواو ئیتر خوا لا چۆ لە بەردەمم مەریەم هلال سڵاو گیانەکەم یاخۆ بەخێر بێ گوێ بگرە چی بووە؟ گوێ بگرە گوێم لێتە ئێستا ئەو پارەیە بۆ دەگەڕێنیتەوە کە خەرجت کردووە و لەگەڵ 50,000ەکەی فەرەجیش باشە گوێ لێبوو بەسەر لێبوو یاننا باشە سەعتەوە یاسپاکی منت خۆستەوە نەخۆش وە کێشت بۆ دروستکردم لە ماڵەکەمدا هاوسەرەکە ماڵەکەمی جێش هەمووی بەهۆی تۆوە بوو ئێستا چی لێ بکەم باشە بەڵێم پێ دەیگەڕێنەوە باشە ورچە جان با بڕۆ خوا نەبەی ورچە ئینشاڵڵە دەک شەیتان بە نەعلەت بێت گوێ بگرە بەیانی پارەکەم دەبێتەوە ئینشاڵڵە بەڵێن پێ لێبوو یاننا لێبڕە سەیری ئەو ڕخسارێ بکەت خوا دەڵم لی دەم سەری بشێلمە ئینشاڵڵە بەتەواو فەرمان دەکەیت بەخۆ نازانم چیت پێ بڵێم براکەم سات من دەزانم تۆ پیاوێکی باش و ڕەسەنی بەڵام بابەتەکە لە دەست مەریەمە من کێشم نیەگەرە و ڕازی بێن ها چی دەڵێ مەریەم تکایە لەبەر من ڕازی بە بەخوا بەڵێم ئیتر ناچمە ناو هیچ بابەتێکەوە هەموو پارەکانیش کە لە لای هیلال بوو وەری دەگرمەوە بەڵام مەریەم تکا لێم خۆش بە مەریەم گیان گوڵیشم بۆ تێناوە مەریەم گیان هەی خوایە لەو زەردەخەنەیەت ئەو زەردەخەنەیەت منی کوشت زۆر جوانە
ئەو نازت لە کۆتایی دەم کوژێ نا گوڵ بۆ من بێنە و بۆ خەڵکیش کاژمێری 15,000 ئەوە بزانە من ئەگەڕێمەوە بەڵام بەمەرجێ ئەگەر جارێکی تر بە من بڵێ بێدەنگ بە ورج هیچ ناگەڕێمەوە بۆ ماڵەوە خی گەورە تۆم بۆ پێڵێت گوڵەکەم ئای ژیان گوڵەکەمە لێرە دانیشتۆ خەریکە لەگەڵم باش دەبێت تۆ بۆچی لێرە دانیشتووی؟ ئامەریەم چی دەڵێ بۆم لەسەر بەڵێنەکەمم ها تەنانە موبایلم لە ماڵەوە جێشت ئافرین بۆ تۆ ئاوا من ئاسوودەم یاخوا هەر ئاسوودەبی من چەند بەریەمم هەیە؟ یەک بێگومان یەک مەریەم وەرە سەعودی سەریەکە الله زۆر جوانە بزانە ئەوانە چۆنن سەعودی بۆ ئەوە چیاڵی جوانە بەڵێ بێ یارمەتی تکایە سڵاو ئەوە بە چەندە؟ ئەوە بە 75,000 75,000 بەڵێ سەعودی گیانەکەم بۆ تۆ یان بۆ ورج؟ أنا وسعد على الوعد في فلاشة أعطي مثل وفي مثل نبي قناعات أنا وسعد على الوعد في فلاشة يعطي مثل